بێگومان توندوتیژی بە پێی کات و سەردەم و ناوچە وڵات یاخود بڵێن کۆمەڵگا گۆڕانکاری بەسەردادێتن و جۆرەکانی توندوتیژی گۆڕانیان بەسەردادێتن لە جارانە توندوتیژی لە کۆمەڵگەی کوردیا توندوتیژی جەستەی توندوتیژێکی زۆر بابوو بەڵام لە ئێستادا ئەتوانم بڵێم تەحەڕوشی سێکسی یاخود بڵێ عەفو بڵێم توندوتیژی سێکسی لە جۆری گێتەڵی سێکسی کە لە شوێنە گشتیەکان بەرامبەر بەژنان یەکێکە لە توندوتیژی هەرە باوەکان بەپێی تێبینیکردنی خۆم وەکو توێژەرێک بەڵام لەگەڵ ئەوەشدا ئامارەکان تۆمار ناکرێت ئەو ئامارانێک کە هەیە لە هەرێمی کوردستان ڕێژەکە زۆر زیاترە لەوەی ئەگەر بێت و ئێمە تێبینی بکەین لە شوێنە گشتەکان بۆن لە بازارە لە پارکەکانە لە مارکێتەکانە لە مۆڵەکانە ئێمە گەر یاخود لە دام و دەستگا و فەرمانگەکانی میریە ئەگەر ئێمە دیقەتی ئەوە بدەین کەوا توندوتیژیە سێکسیەکان زیادی کردو وەک باسمان کرد جۆرەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەمەش بێگومان هۆکاری خۆی هەیە بۆتی توندوتیژی سێکسی لەسەر هەرێمی کوردستانە زیادی کردووە ئەمە بەشێکی پەیوەندی بە تەکنەلۆژیاوەیە بەشێکی پەیوەندی بە پەروەردەی خێزانەوە بەشێکی تری پەیوەندی بە ماڵپەڕە سێکسیەکانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە نەبوونی ئازادی تاکەوە هەیە لە کۆمەڵگەی کوردیا هەموو ئەمانە هۆکارێکە جۆرێک لە چەپاندنی سێکسی هەبووەوە بەپێی ئەو زانیارانەی کەوا من هەمە بەکارهێنەری سناپچات لە هەرێمی کوردستان نزیکەی 4 ملیۆن و شتێکە کەواتە ژمارە دانیشتوانی هەرێمی کوردستان خۆی ڕەنگە 6 ملیۆن و شتێک بێتن یعنی کاتە ڕێژەکە زۆر بەرزە ئەلێردا پیا و مڕاهق هەرزەک بڵێن مڕاهقا منداڵە کچی هەرزەکارە کوڕی هەرزەکارە ژنە بەتەمەنە پیاوە هەمویان بەکارهێنن بە زۆری ئێستا پەیوەندە سۆزداریەکان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی سناپچاتەوە بەکاردێت بۆچی بۆ ئەوەی بتوانن بە ئاسانی کەسی بەرامبەری خۆیان بکەن بە نێچیریان و بکەونە بەر هەڕەشەوە بۆیە من لێرە داوام لە دایک و باوکان هەیە ئەوان ڕۆڵی کاران هەیە زۆربەی خێزانی کورد خانوویەکی خانوویەکی دوو نهۆمی سێ نهۆمی هەیە هەر منداڵێک و ژووری خۆی هەموو پێداوی سەمادەکانی بۆ دابین کردو بەڵام بەبێ چاودێریکردنی خێزان ئەمە خەتەر ئەمە زۆر ترسناکە بۆیە بە گرنگێزانم لەبەر ئەوەی ئێستا لە ناو هەموو خێزانێکی کورد هەموو منداڵێکی زۆربەی منداڵی کووردە تاچی کووردە مۆبایلێکی سمارتفۆنی بەدەستەوەیە ئامێرێکی سمارتی بەدەستەوەیە و تۆڕەکانی ئەتەرنێت زۆر فریە لە ناو خێزانی کورد بۆیە بە گرنگێزانم لە ئێستا زۆر بە پێویست و گرنگێزانم خێزانی کورد چاودێر بێ بەسەر منداڵەکانی خۆی پەروەردەکردنی منداڵەکانی خۆی و هەروەها هەوڵ بدرێ لە قوتابخانەکانی لە قوتابخانە بنەڕەتیەکان و ئامادەیەکان هەڵمەتی هۆشیاری هەبێ دەربارەی تۆڕە کۆمەڵاتیەکان و هەڵمەتی هۆشیاری هەبێ دەربارەی هاوسەرگیری پێشوەختە ئەمانە بە گرنگێزانم بۆی ئاگدار بکرێنەوە وریا بکرێنەوە لە ئیجابیات و سلبیاتی ئەم تۆڕە کۆمەڵاتیانە مەفروزە وەکو ئەنجومەنی باڵای خانمان وەکو بەڕێوەبەرایەتی توندوتیژی ئافرەتان کە پەیوەستن بە بابەتەکەوە مەفروزە وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستانیش 16 ڕۆژ هەڵمەتی هۆشیارکردنەوەی هەبێتن لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە لە ڕێگەی پیاوانی ئاینیەوە لە ڕێگەی کەلیساکانەوە لە ڕێگەی مزگەوتەکانەوە لە ڕێگەی کۆڕ و کۆبنەوەکانی مزگەوتەکانەوە لە ڕێگەی مینبەر لە ڕۆژی هەینیە ئەمە کاریگەری زۆر پۆزتیڤی لە سەرتاچی کورد بەجێدێڵی وەزائیدەن هەڵمەتی هۆشیاری لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندن و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە وەزائیدەن هەوڵ بدرێ پەروەردەی خێزان بکرێت پەروەردەی خێزان گۆڕانکاری بەسەردابێت فەلسەفەی پەروەردەی خێزان لە کۆمەڵگەی کوردی لە ئێستادا پەروەردەیەکی ناتەندروستە یعنی پەروەردەیەکە دوورە لە چاودێریکردنی تاک یاخود ئەندامانی خێزانەوە بۆیە ئێمە لێرەدا ئێستا پێویستمان بە پێداچوونەوەی فەلسەفەی پەروەردەی خێزانە هەیە بۆی بتوانین چارەسەری تاچی کورد بکەین لەو دۆخ و قەیرانە کۆمەڵاتیانەی کەوا ئێمە تێی کەوتوینە